كاك فراد دنجي قليدي على الشيء بلي والله أو على ست هي الشانة تيرو تاستان يعني والله أو على الشانة إما هولندينا وقاز معناه أو پێشتر حیوانشمان زۆرە بەخی وما دەکرد بەس وڵی ئەوە ئێستا هەت بەردەدی ئەوەی گوتی کو جەنابەت دەرەی شاربی و مندارەکان وردە وردە دەستیان لەوەی شاوەڵ ئەمە ناسینەکەن حیوانی و هەر دەرێم کاکە لە خۆتان ئێستا گەلک زار دەرێم ئێستاش هەتاز بۆ بگەڕێنەوە لە خۆتان هەندێک حیوانی پیاکەنەوە بزنەکە حیوانی باشترە نەوەکو بەبێشی دانیشن و چاوتان لە معاش بی و چاوتان لە کاسبیەکی برێن وڵا ئەوڕۆ بەڕاستی ئەتو ئەگە لە گوندی بی یان فەلاعەتێکی بکەی بە تەواوی فەلاعبی یان مەڕداربی مەڕدارێکی بە تەواوی بکەی یاخود ئەگەر پێشمەرگەی هەر شتێکی داوامەکەت هەیە ئیش خۆت بە ڕێک و پێچی بکەی باشە ینی هەموو کاتە من فرادی اختیارێک دێگۆ کاکە دێگۆ خۆشوانی ئێستا شوان نینە دێگۆ لە دیار مەڕێ دەگۆ لاوی دەکاتەوە دەگۆ ئایفۆن لە بێرە خۆنە شوانە پێشتر شمشار لە پشت و دەباش شمشار بزانێت ڕاستە ئێستا ئەوانش دێگۆ والله ڕاست دەکا وڵی پێشان ئەرێ وڵا شوان ئەم بەفکرم دێتن شمشارەشی دەبە پشتی بوو فەقیرەی گۆپارەشی بوو کراوەشی لەسەری بوو بەسلەی هاوینێ لە بە ئەو چرخەی ڕۆژی ئەو ڕۆ ماشەڵە ئێستا هەموو شتێک پێش کەوتووە یعنی لەوانەیە هەتا عەدەکی معدەلیش لەکن نەبیتن یعنی لەوانەیە لەگەری بەدڵکەن لەوانەیە ئیتکە هەبی بستەکنی لەگەری کاک فراد شوان کردە ئەرێ وڵ شوانی خۆت بەرێ دائما ئەوانێت تازە بخۆش بەس ئەوان شوان بوون شتی خۆشان دەزانی برێن یان شمشار و ئەو بابەتە بەری ڕاست والله ئەمن شمشارم لێ نەدەیا بەخۆم برێم ئەو شتانم بەکار نینەیە بەس براکەم هەبوو ئەو پێشتر پێشی من ئەو زۆر دەستوەکە حیوانی یاغر بستن قەلەکان بزانین ئەو زۆر هەمزارێ بەرنامەی شار و شتوای هەبوو لێ دەداوە لێرە داری زیاتر ستان چاندیان زیاتر دار ئێستا ئەوە ئەو ڕێزە هەموو توانە عتووەکە ئەوە بەڕشەیە ئەوە دێتە خوارێ ئەوش تو قەسپەیە زارە پێڕانەگەێت تو قەسپە گەورەترا ئەوە تو قەسپە ئەوەندە گەورەیە ئەو ئەو تۆ ڕیشەیە تەماشا ئەو چی مۆزی هات ئەوەی پێ دەرێن ڕاستە ئەوەش هەرمیە ئەوە هەتا پایزان یعنی بەفریش دەکەویتن ئەو هەرمی هەپێوە دەمینی هەرمێکی ئەوەندە گەورە ڕقە تاغیر تاخیر دەبیتن باشە ئەویشمان چاندیە و هەنجیرە و هەنارە و کەنجی وەختی شێران و خایانکردنەوە ئۆشتانتی بەخدای ئێستا ئەو سار ماشەڵە لەخوای بە زیادی ئەو سار هەر باران بۆ یعنی مەجای هیچ شینەدایە نارمێ ئێستا گەرعان ئەوانە بادا ئێرەم هەموو دەکردە شینایی یعنی بیبەر و تەماتۆشتم لێ دەسان ئەوزا ئێستا وەختێکی ینی دەبا زووتریش بساندرا بایە ینی بماچێرا با و ئەوانەمان پێمەڕە کرد باە و خاوینمان کردباوە لەگەر ئاوێ کوونە وڵی لەخوای بە زیادیبی باشە ئەرێ وڵا باش مامچۆغان بابرێن کانی و کارێزوشت چی هەیە مامچۆغان پێشترێ ئەمن گچکە بووی مەهالێرە لەو کەندەی لەو لای مزگەفتی لەکن ئێرە مارە عمەریکانێکی لێبوو ناوگوندی یعنی ئەم بەفکرم دێ ئەمە لەوێ لەو کانی ئاومان دەخواردەوە دەیان هینا بە تەنەکە و بە شتوا دەیان هینال ئەوەی لە دوایی پاشی هەینێدا برێم ئەمە بیرێک منە زەمەی فاوە لێرە لێدا ئاوەکە بیرەکە سەفعی بوو واللهی ئەو کاتی حیوانش زۆر بوو لێ حیوانمان لێ ئاو دەدا پاشینێ ئاوی کەم بوو بیرشکەمان لە خواری لێدا قەدیمیش گوندەکەی مەچکول لەسەرێ بوو ها تقریبا 2 کیلۆمەتر لە خوارش باسان کوب هاتە ئێرە گوندا ئەمە کاتی خۆی ئەم بەفکرم دێ ئەو کوڕێ بووم ئەوها گچکە بووم هەشتاوانە حکوومەتی بەعز 2000 ئەو خانیانەمەی ڕخوار سوستانی شۆفەر لێدا بەسەرمەیدا ئەوە کرد ئیدی ئەمە تەرعیل کراینەوە بوو هەر چوینە کەس نەزانی و لەم جەمەعی کەس زانی بووین هەتا وەکو لەو ئاخیری ئەو سارانەی نهۆتەکە پاش ئەوەی برێن پاژین تفازەینەوە برێن ئەوەی نهۆتویە کۆوانە پاش ڕاپەڕێن ئەوجا دوای وردە ئاوادانمان کردەوە و هاتینەوە هەوڵی وەڵا هەر دوسێ مارێ خارم و مارێ بابم و مارێ مام عاجی و مارێ مام قادر و ئەوان دەگە مارێمان پیرۆی ئەو سێ سەمارە بوون لێرە بوون لە گوندی بوون